ئەم کاتتان باش ئەمڕۆ باسی نەخۆشیێکی باوی چاوکەین ئەویش ئاوی سپیە کێکێکە لە هۆکارە سەرەکیەکانی نابینابوون لە هەموو جیهاندا کە بەهۆی تەڵەخبوونی عەدەسەی چاو ڕۆئەیات زیاتر لە گەورە ساڵان ڕۆئەیات بە تایبەتی سەر و 40 بۆ 50 ساڵ هەرچەندە هەندێک جۆری هەیە کە سکماکە و هەر لە لەدایکبوونی مناڵەکە هەیەتی یان لە 6 مانگی یەکەم دروست ئەبێ بەهۆی نەخۆشیە بۆ ماوەیەکان. هۆکارەکانی وەکو زۆر بەرکەوتنی تیشکی سەر و بنەوشەیی کە لە تیشکی هەتاو هەیە، هەروەها هەندێک نەخۆشی وەکو شەکرا یان قەڵەوی، زۆر خواردنەوە کۆهولیەکان یان جگەرەکێشان، هەروەها هەندێک دەرمان کە بەکارهێنرێ بە شێوەیەکی درێژخایەن وەکو ستیرۆیدیەکان یان ئەلۆپرینۆل جا بە شێوەی قەترەبێ یان حەبێ یان دەرزی، هەروەها بەرکەوتنی زەبری دەرەکی ئەبێتە هۆی دروستبوون بە ئاوی سپی و هەندێک عیلاجی کە هەیە وەکو عیلاجی رادیۆتێراپی یان پێڵێن عیلاجی تیشکی، ئەوانە هەموو هۆکارن بۆ دروستبوونی ئاوی سپی. چارە سەرکردنی ئاوی سپی بەپێی قۆناغەکەیەتی ئەگەر لە قۆناغی سەرەتایەکانی بێ ئاوی سپی و کەسەکە بتوانێت بە خۆی یان بە هۆی چاویلکەوە کاروباری ڕۆژانەی خۆی جێبەجێ بکات، دەتوانرێت متابعی بکرێت یان چاودێری بکرێت هەتا ئەو کاتێک کە بینینی زۆر خراپ ئەبێ یان ناتوانێت کاروباری ڕۆژانەی خۆی جێبەجێ بکات، یان هەندێک جار ئەبێتە مەترسی زیادبوونی ئاوی ڕەش ئەبێ لە چاوی یان زەختی چاو، ئەو کاتە پێویست دەکات کە نەشتەرگەری بۆ بکرێت.